ڕۆژێک دکتۆر فەرهاد پیرباڵ لەگەڵما بوو لە شەرەفخانی بەدلیسی لە کافتریەکە لە سەر ڕەسیفە تەماشام کرد کوڕێک دانیشتووە شکلی یعنی جیاوازە لەگەڵ شکلەکانی دیکە بە دکتۆرم نەگوت بەستم چین چایەک بخۆن وتی با بچین بچین لەوێ دانیشتین نزیکیان وتی ئەوان وتیان بەخێر بێن وتیان باشن دیسان هاتوونەتە ئێرە دکتۆریش یعنی خۆی يعني معروفة شلون تعليقك وشلون قصاك والله رزمان هي ابوي بيقولون والله دكتور فرهاد حزكم اللي قالوا وانا قصه بكم وتي ورن كاك ناصر ويدي هاتن استان كاستا كرك من ما بس تبغوا هستي بزانا شونا يعني بالا برزيك جوان ريكوبيك هاتن دانشتن نجا قسم كل قلاوة زماني شونا وشەکانی چۆنە چۆن قسەکە من نازانم نایناسم اینجا هێنامان کاک نەزار گەنجیش بوو زۆر زەحمەت بوو یعنی مامەڵەکردن لەگەڵیا بەڵام وردە وردە هاتە سەر خەت مایەوە لەگەڵمان و هەر نەدەیزانی حتا گوتی من ئەزمونم نییە وتمان اوكي ئێمە ئیشی خۆمانەکەین کاتە مامۆستا لێرە دەرهێنەر دەتوانێت ئەکتەرێکی پرۆفشناڵ دەستنیشان بکات بۆ بێگومان زۆر باشە من هێنام وەرکشۆپم بۆی کرد دامنا لە شەرەفخان قاتی سەرەوە فێرت کتێب ڕۆژنامە خواعافیکە سەڵاح حەسەن ئاواز ئەحمەد لەگەڵیا بوون ڕۆژانە ئەڵێم بەری نەدەن هەر لەگەلی بن تاکو وردە وردە هاتە سەرخەت و چوو الحەمدلله ئێستا ماشەڵڵا لەسەر ئاستێکی جوان ئیشەکە وەگەیشتە پەنجەی دیارە وەڵا ڕێزم هەیە بۆی و زۆر بە ئەخلاقی ئیشە و مودەبە زۆر کەس وستیان هەندێک هانی بکەن لە بینی من و ئەو باشە من تەمەنەموینم چیمە هەیە لەگەڵ نەزار من هێزارم هێنا دەمێ ببێتە ئاستێکی بەرز بەڵام خۆی وتینە ئەمە مامۆستای منە دایمەن باسی ئەکا ڕێزم هەیە بووە یعنی دایمەن باسی ئەکا زۆر بە جوانیش باسی ئەکا زۆر باشە مامۆستا دەمەوێت پرسیاری کۆتاییمت لێ بکەم لە دیمانەیەکتدا دەڵێ من ناتوانم لە پشتی دیوارێکەوە دابنیشم کە پەنجەرەکانی داخراو بن و دەبێ ڕووناکی و درەوشانەوە ببینم تاوەکو بژیم دەمەوێت بپرسم ئایا لەو هەموو تاریکی و نەهامەتەی بەسەر کووردا هاتووە دەکرێت سینەمایەک فیلمێکی سینەمایی بەرهەم بێت کە وەک ڕۆشنایی بگات بە هەموو دنیا و گەلان ئاشنا بن بە کولتوری کوردی بە مێژووی کولتورمان بێگومان یعنی ئەتوانین هەموو شتێک بکەین یعنی ئێمە کە توانیمانە پێش 40 ساڵ مەتەلەن ژاڵە بکەین بۆ ئێستش شانازی ئەکەن پێش 40 ساڵ دەبێت ئێستا 40 جار 100 جار لە ژاڵە باشتر بکەین ئێستا دەبێت بتوانین چی بکەین شتێکی لەوە باشتر بکەین شتێک لەوە جوانتر بکەین دەتوانین ئەمکانیاتمان هەیە وەکو عەقڵ ئەمانە ئەستاپ و کادری گەنجی جوانمان هەیە ئەتوانن ئیش بکەن لەگەڵتە باشە ئەکتەری باشمان هەیە لە کچەکان لە کوڕەکان بەڵام عەقلێکی دەوێت ئیدارەی بکە ئەو کارە کە باسی ئەەکەی بدرێتە یەکێک عەقلیەتی هەبی فراوان بتوانی هەموو ئەو شتانە کۆ بکاتەوە جارێک مامۆستایەکی سیناریۆ بە منی گوت وتی نووسەری سیناریۆ ئەزانی وەکو چییە وتم وەکو چییە وەکو دایکمە هەمومان پێکەنین لە کۆلیج وتمان چۆن وەکو دایکت وتی ڕۆژی جومعە چێتە بازار دوێ خواردنێک بکاتن مەثەڵەن دۆڵمە بکە دێتە لای عەتارەکە لەوێ برنجەکە ئەکڕێ لێرە کشمش ئەهێنێ لەو دوکانە ئەچێ سڵقەکە ئەهێنێ لێرە گڵامیە و ئەهێنێ لێرە باینجان هێنێ دەڵێ ئەو وردە وڵاتەی ناو
خواردنی دۆڵمە کۆیە کاتەوە ئەیهێنێ بۆ ماڵ بۆ ئیشەکارە ناوەی کاتە دۆڵمە ئەڵێ نووسەری سیناریۆ دەبێ وا بیر بکاتن دەبێ بچێتە ناو قوڵایی بازارەکە و خەڵکەکە و شارەکە و ناو ماڵەکە تاکو بتوانە شتێک جوان بکە